بەڕێزان سڵاتان لەبێ و ئێوارەتان باش، هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتانە خوازین. خۆشحاڵین لە پرۆگرامێکی نوێدا بە یارمەتی هاوکاران ئەمەم ئێوارەش لەگەڵتانە بین باز لە بابەتێکی جیاواز دەکەین. ئەوش بابەتەکەمان ڕۆڵی ڕێکخراوە مەدەنیەکانە یاخود دیارترین بە دیاریکراوی بڵێن باز لە ڕۆڵی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی ئەەکەین لە بەرەو پێشچوونی هونەریدا وەزای دانکار و چالاکیەکانی ئەم ڕێکخراوە چێ دەزانین لە ئێستادا ڕێکخراوێکی زۆر هەن و مەدانی ڕێکخراوە مەدەنیەکانە ئایامانە هەرێکە و لە چی بوارێکدا کار دەکەن، ئەمانیش لە کۆمەڵێک بواری جیاوازدا کار دەکەن و ئەتوانین بڵێن خزمەتێکی گەورەیان کردووە و لەگەڵیشدا ڕێکخراوێکی ژنانمان لەگەڵایەوە ئەتوانین بڵێن پەیوەندیدارە بە ئەم ڕێکخراوی هاوکاری ئەڵمانیەوە. بزانین ڕێکخراوی خانزاد کە ڕێکخراوێکی ژنانە و کار بۆ ژنانەکات چی ڕۆڵێکیان هەیە لە بواری ژناندا و وان نزیکە بینە وردە وردە لە 25 نۆڤەمبەر ئەو 16 ڕۆژەی کە تەرخان کراوە بۆ دشت بە نەتیجەکان کە بەرامبەر بە ژنان ئەکرێت بە خانمان ئەکرێت ڕۆڵی ئەم ڕێکخراوە چیە و چۆن خۆیان ئامادە کردووە بۆ ئەم 16 ڕۆژە. لە سەرتاشدا بەخێرهاتنی بەڕێز هونەر فەخرەدینەکەی نوێنەری ڕێکخراوی هاوکاری ئەڵمان کە لە گەرمیانەوە هاتووە بەخێرهاتن دەکەین و بەخێر بێ سەرچاوان. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت و خاتوونی ئەزیزیش خاتوو پەرێز سابر ڕێخەری پەیوەندیەکانی ڕێکخراو کە ئەویش لە سلێمانی لەگەڵمانە و لە ستۆدیۆ و بەخێر بێ پەرێزخان. خۆشحاڵین کە ئەمڕۆ هەردووکتان لێرن. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. لە سەرەتا کەسەر ئەمە بچمەنە و ئەوەی کە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی کەی دامەزراوە؟ سپاس بۆیەوە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لە ساڵی 1994ەوە ئیشەکانی دەست پێ کردووە لە هەرێمی کوردستان و بە دیاریکراویش لە سنووری پارێزگای سلێمانی و لە ساڵی 2016 بۆ حەفدەشەوە لەژێر ناونیشانی پرۆژەی گەنجانە لە گەرمیان بە تایبەت دەستی بە کۆمەڵێک کار و چالاکی و پرۆژە کردووە لە کۆمەڵێک بواری جیاوازە لەوانە بواری ژینگە، بواری تەندروستی، لەوانە بواری مەسلەی ئەماوەی کە زۆر باو بوو خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا، مەسلەی پێشخستنی سێکتەری پەروەردە، بابەتە هونەریەکان، ئەوە کۆی ئەو بابەتانەی کە پەیوەستن بە ژیانی خەڵکی ناوچەی گەرمیانەوە ڕێکخراوی هاوکاری ڕۆڵی هەبووە و ئەستا دواتر بە مەرحەلا باسی هەموو ئەو ئیشوکارانەکەین کە لە ماوەی ڕابردووە جێبەجێ کردووە. بگومان پێمان خۆشە بزانین ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی چی کردو لە چی بوارێکیشدا خزمەتی کردو. بەڵام پەرێزخان ئەمە بێمە لای بەڕێستان سەرەتا پێمان بڵێ ڕێکخراوی خانزاد چی پەیوەندێکی بە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانیەوە هەیە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە. بێگومان ئەو هاوکارم باسی لێوە کرد کە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لە ساڵی 1994 دەستی بەکار کردووە و خۆشبەختانە ئەم ڕێکخراوە لە ساڵی 1996 ڕێکخراوی ڕۆشنبیری کۆمەڵایەتی خانزادی دروست کرد لە پارێزگای سلێمانی. ئەلبەتە ئەو ڕێکخراوی خانزاد پاتنەری ڕێکخراوی هاوکاری ئەڵمانیە کە بە درێژەدان تاکو ئێستا بەردەوامەوە نزیکی 26 ساڵە بەردەوامی هەیە. هەر ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی پشتگیری کردو و سپۆنسەری کردووە و دامی هەموو کار و چالاکیەکانی کردووە. هیوای سەرکەوتنتان بۆ خوازین هەر لای بەڕێزت بمێنمەوە باس لە خاڵێکی گرنگەکەین ڕێکخراوی خانزاد کار و چالاکیەکانی چین یاخود لە چی بوارێکدا زیاتر خۆی بینێتەوە؟ بەڵێ بێگومان ڕێکخراوی ڕۆشنبیری کۆمەڵایەتی خانزاد کە مژێکی دوورودرێژی هەیە بێدا بڕان ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی کارەکات و سەرەتای کارکردنی ئەم ڕێکخراوە نامێ زۆر باسی لەوە کەم کە بۆ ئەو دەمە زۆر گرنگ بۆ ڕێکخراو ئیش بکا بە تایبەت بۆ پرسەکانی ژنان. ڕێکخراوێک بوو سەرەتا بە خوکردنەوەی خول و فێربوونی شۆفێری و خولی نێشتنی نەخوێندەواری بۆ بوارانە دەست پێ کرد. دواتر دەستی کرد بە پرۆژەی سەرەکی لەگەڵ چاکسازی ژنان و مناڵان لە پارێزگای سلێمانی. ئەوە یەکەم پرۆژەی گەوری گرنگی ڕێکخراوی خانزاد بووکە دەستی بەکارکردن کرد کە ئەو چاکسازیە گەیاندی بەو چاکسازیە ئێستا هەم بەشی ژنانی جاکردەوانێ و پێداویستەکانی بۆ دابینکردن و بەردەوام لە با بڵێن پرسەکانی کۆمەڵایەتی و یاسایی لەگەڵیان نابووین. و دواتر ڕێکخراوی خانزاد پەلی هاویش بەوەی کە کار لە زیاتر لە بواری ژنانە ئەکا لەگەڵ چ دامەزراوەیەکی ئیش بکە. خۆشبەختانە لە ئێستا لە هەرێمی کوردستان چەند دامەزراوەیەک هەیە بۆ پرسەکانی ژنان ئیشەکان لەوانە
ئەوانە بەڕێبەرایەتەکانی بەرەنگاربوونەوەی تونوتیژیە، نووسنگەکانی تونوتیژیە، سنتەری ڕاوێژکاری خێزانیە، ماڵی داڵدەدانی ژنانی هەڕەشە لێکراوە کە بە خۆشحاڵی وەرەخراوی خانزادێکێکە لە وەرەخراوانی کە زۆر بە تون تۆڵی و پشگیری ئەم دامەزراوانە ئەکا بۆی کە ببندە دامەزراوەیەک ژنان بە تەواوەتی خزمەتیان پێ بگەێنرێ و ژنان بتوانن پشگیریەکی باشی ئەو ڕێکخراوە. دەستان خۆش بێ پەرێزخان. کاکوونەر بێ مۆلای بەڕێستان وەکو باسم کە لە سەرەتایە لە ئێستادا ڕێکخراوێکی زۆر لە بواری جیاجادا هاتوونەتە مەیدان و کارەکەن. جا کێ ئەو ڕێکخراوەی کە ئازابێ و زۆرترین چالاکی هەبێت و زۆرترین خزمەت کات و بۆ ناوەی کە هاتوۆتە مەیدان بەڕاستی بە فعلی بیسەلمێنە کە ئیش شەکات و ڕێکخراوێکی مەدەنی و ئەوێت خزمەت بکەم. ئەو کار و چالاکیانەی کە ڕێکخراوەکەتان کاری تیاکات زیاتر خۆی لە چیە ئابینێتەوە؟ ئیشەکانی ئەمە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لە سنووری گەرمیان تا ڕادێکی زۆر گشتگیرە بە تایبەت لە کۆمەڵێک بواری دیاریکراو کە ئەولوێتمان بەوانە داوە بۆ مەسلەی ژینگە ئیشی زۆرمان کردووە بۆ داهاتوش پلانی ورتر و گشتگیرترمان هەیە کە ئیشی لەسەر بکەین بەڵام لە ئێستاە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە کە ئاماژەم پێکرد هاوکاری ڕێکخراوی هاوکاری دەستی بە ئیشەکانی کردووە لە سنووری گەرمیان کۆمەڵێک باخچەی گرنگمان دروست کردووە لەو شوێنانی کە دوورە دەست بوون یاخود حکوومەتی هەرێم بەهۆی قەیرانی دارایەوە نەیتوانی و دەستی پێ بگاوە و باخچەی لە دروستکە ئێمە وەکو ڕێکخراوی هاوکاری باخچەمان دروست کردووە لە چاندنی لە ماملە لە دانانی سیستەمی ئاودێری بۆ و نەمامانە دانانی ئینارە وەکردنی بە شوێنێکی گونجاوە بە تایبەت لە ماوەی ڕابردووە لە بەنداوی باوشەسوار کە شوێنێکی هەرە سەرەکی سێکتەری گەشت و گوزارە لە شاری کفری باخچەیەکی گونجاومان دروستوە کە ئێستا ڕۆژانە خۆشبەختانە ئەبینین خێزانەکان گەنجان ڕوئەکەن لەوێەوە شوێنێکی گونجاوە کە ئێستا هەمووان سوودی لێ ئەبین بەدەر لەوە لە ناو شارە بۆ سبەینێ باخچەیەکمان دروست کردووە کە بە ناوی یەکێک لە بنەماڵە تێکۆشەرەکانەوە شەهید یەکێک لەو بنەماڵانە کە ئەویش جوانە مەرگ شەهید بڕیارەوە بەیانی کاژمێر سعات 2:30 لە بەیانی ئفتاح ئەکرێ لە مەجالەکانی کەشە بەگشتی ئیشی وردمان کردووە بە تایبەت لە پێشخستنی سێکتەری پەروەردە کە لە ساڵی ڕابردوو بە گوژمەیەکی زۆر هاوکاری مانگەیاندوتە سەرجەم قوتابخانەکانی سنتەری قەزای کفری و قوتابخانەکانی ڕزگاری و بەشێک لە قوتابخانەی گوندەکان لە مەسلەی چاکردنەوەی بینای قوتابخانەکان چاکردنەوەی هۆڵی چالاکی هونەرەکان ئەنجامانی چالاکی هونەری و دابینکردنی کۆی پێداویستەکانی ئیدارە لە مەسلەی قرتاسیە و سەرجەم ئەو پێداویستیانی کە سوود بە خوێنکاران ئەگەێنێەوە بۆ لەسەر مەسلەی تەندروستی لە ماوەی ڕابردووە کۆمان نەزانین کە شەپۆلی ڤایرۆسی کۆرۆنا ڕووی لە هەرێمی کوردستان و تەواوی وڵاتانی دنیا کرد گەرمیانی شوەکو بەشێک لە پارێزگای سلێمانی بەدەر نەبوو لە ڤایرۆسە بەداخەوە ئێمە هەڵساین بە دابینکردنی کەرەسەی خۆپارێزی بۆ سەرجەم ئەو مەفرەزە گەڕۆکانی کە ڕۆژانە سەرماڵی هاوڵاتیانن ئەپاراس ڕۆژانە ڕێنوێنی خەڵکیان ئەکردووە بۆ ناوەندەکان بۆ ئەو دام و دەستگانەی کە لەو کاتەیە لە ڕۆڵا بوون و بەدەر لەوەش یارمەتیدانی دام و دەستگاکانی حکوومەت بە تایبەتی بنکەکانی پۆلیس چاکردنەوەی هۆڵەکانیان چاکردنەوەی زیندانەکانیان جیاکردنەوەی زیندانی بە تایبەت ئافرەتان و هاوکاریکردنی پۆلیسی هاتوچۆ بەدەر لەوەش لە پێشخستن یاخود دروستکردنی ناوەندی هونەری یارمەتیدانی گروپە هونەریەکان و دروستکردنی مۆزەخانە کە بەداخەوە کفری تا ئێستا کۆنترین قەزایە ئەتوانە بڵێم لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی هەرێمی کوردستان پڕە لە شوێنەوار پڕە لە شوێنەواری گرنگ کە تا ئێستا ئاوڕێکی جدی لێ نەدراوەتەوە بەڵام ئێمە وەکو ڕێکخراوی هاوکاری هەڵساین بە چاکردنەوەی حەمامی کۆنی کفری و ئێستا لە ئێستادا کردومانە بە گەلەریە کە لە تەواوی وڵاتانی دنیاە گەلەری هەیە تابلویتیان نمایش ئەکرێت تابلویتیا هەڵواسراوە ئێستا 4 مانگ جارێ بە سیستەمی وەرزی تابلۆکان هەمویان ئەگۆڕێن لە چالاکە ونێرەکانە لە فستیڤاڵەکانە لە دیدارەکانە ئەو میوانانەی کە ڕوو لە کفریەکەنەوە خەڵکی کفری ڕۆژانە ئەتوانێت سەردانی و حەمامە بکەوە بینەری ئەو تابلۆیانە بێت کە لەوێیان عرض کراوە بەدەر لەوەش لە مەجای فیلم و سینەما و شانۆ ئیشی باشمان کردووە لە ئێسایە گروپی شانۆی کفری کە سەپۆرتی ئیشەکانیانەکەین ئێستا فاندمان کردوون سپۆنسەرمان کردوون کە ئێستا لە کاتی دیکۆردانانان پرۆڤشیان تەوا بۆ
مانگی داهاتوو شانۆکەیان ئەرزەکەن و لە زۆر بواری تریشە ئیشی وردەکەن. کاک هونەر ئەم چالاکیە زۆرانە یاخود ئەو هەموو هاوکارێ زۆری کە باست کرد بەڕاستی یەکەم لە جێگەی دەستخۆشیە دومینیشان پێویستی بە پشتیوانیکی دارایی زۆر باشێ هەر لای بەڕێزت بمێنمەوە کێ پشتیوانی دارایی ئێوە ئاکات پشتیوانی دارایی ڕێکخراوەکەتانە کاتاکو ئەم خزمەتە باشە بە ناوچەی گەرمیان بکەن و ئەمێت بێ مۆلای پەروێزخانیش هەر دوایی جواب پرسیارەکەم باتەوە بۆچی هەوڵتان نەداوە لە ڕێگەی ڕێکخراوەکەتانەوە ئەم هاوکاریانە بگەێنە ناوچەکانی دیکەش و بیهێنە ناوچەکانی سنووری پارێزگای سلێمانیش بۆ مەسلەی سەپۆرتە مادیەکە سەرجەم ئەم هاوکاریانەوە سەرجەم موچەی کارمەندەکانی ڕێکخراوەکەمان ستافی ڕێکخراوەکەمان هەمووی لەلایەن حکوومەتی ئەڵمانیاوە دابین ئەکرێ. بەڵێ زۆر باشە پەروێزخانوتم بۆچی هەوڵتان نەداوە چکەونە تێگەشتی بێتم تەنها هاوکاریەکان لە سنووری ناوچەی گەرمیانە ئەگەر هەڵە نەبم بۆ هەوڵتان نەداوە هاوکاریەکان بهێنە سنووری پارێزگای سلێمانیش و ئەگەر بۆ ناو سلێمانی نەبێ بۆ چواردەوری سلێمانی بێت. بێگومان ئەوەی کە هاوکارم باسی لێوە کرد ئەو چالاکیانە بوو کە لە ئیداری گەرمیان پێشکەشەکرێ وەکو ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی وەکو ڕێکخراوی هاوکاری و ئەڵمانیش و ڕێکخراوی خانزادیش بێگومان بەدەر نییە لەوەی کە بەس بڵێن لە پارێزگای سلێمانی ئێمە بەس خزمەت گوزاریەکانمان پێشکەشەکەین بێگومان وەکو نووسنگەکانی بەرەنگاربوونەوەی تونوتیژی و بەڕێوەبەرایەتی تونوتیژی و سنتەری ڕاوێژکاری خێزانی و ماڵی داڵدەدانی ژنانی هەڕەشە لێکرا و چاکسازیش بە هەمان ئێمە بەردەوام خزمەت گوزاریان پێشکەشەکەین و پێداویستیان بۆ دابینەکەن هەر لە قرتاسیەوە هەر لە پێداویستی ڕۆژانەیان هەر لە با بڵێن پێداویستیەکانی کە بۆ نمونە سەرفکردنی بنزین و بۆ شێوازانی هاوکاری ئەڵمانی خانزاد کە ئەمە پشگیریە ئەکا بۆ ئەم دامەزراوانە بە پشگیری ڕێکخراوی هاوکاری ئەڵمانیە ئەم شتانە ئەکا و لە ئێستاشە پرۆژەکانمان پەلی هاویشتووە بۆ سنتەری ڕاوێژکارەکانی خێزانی لە ڕانیا و لە سۆران و لە گەرمیانیش بە هەمان شێوە لەگەڵ سنتەر ڕاوێژکاری خێزانی و بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی ئێمە کارەکەین جگە لەم دامەزراوانەی کە بەردەوام پرۆژەی هاوبەشمان هەیە لەگەڵیان بۆ لە کاتی هاتنی ئەم ڤایرۆسە و هەڵمەتی با بڵین ڕوبەڕوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و کەرەنتینەکردن یەکێک بووین لەو ڕێکخراوانەی کە هەستاین بە دابینکردنی ماسک و تعقیم بۆ هەموو دامەزراوەکان بەبێ جیاوازی ئەوەی کە کەم تا زۆر فریای کەوتبێتی تر بانقەکانی حکوومەتە و دامە فەرمانگەکانە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی هەستاوین بە دابینکردنی پێداویستەکانی خۆپارێزی بۆ ڕوبەڕوونی ڤایرۆسی کۆرۆنا و ڕێنماییمان بەردەوام هەبوو بۆی کە چۆن خۆمامە پارێزین لەم ڤایرۆسە هەموو چین و توێژەکانی گرتوتەوەەوە لە هەموو بارودۆخێکدا لە ئامادە باشین و پشتیوانیتان هەیە و هاوکاریەکە بێگومان وە هەمیشا وەکو ئەوەی کە ئێمە ڕێکخراوێکی ژنانین ئیش بۆ پرسەکانی ژنانەکەینێکی وین لەو ڕێکخراوانەی بەردەوام بەردەوام چوونێتە ناو خوێندنگەکانەوە بۆی کە هۆشیاری بدەین لەسەر پرسەکانی ژنان و نووسنگەکانی تونوتیژی و بەڕێوەبەرایەتی تونوتیژی و سنتەری ڕاوێژکاری خێزانی کە تەمەنێکی کورتی هەیە لە ئێستایەوە دەنگانوێکی باشی هەبوو کە بە پشتگیری ڕێکخراوی ڕۆشنبیری کۆمەڵایەتی خانزاد بۆ چۆتە ناو خەڵکەوە هاوڵاتیانەوە ئێمە توانیم ئەو دامەزراوانە بە هاو نیشتمانیان بناسیێنی بۆی کە کێشە و گیر و گرفتێکیان هەبێ سەردانی ئەو شوێنانە بکەن و بەردەوام پاڵپشتیمان کردوون. زۆر باشە بچینە لای لایەنە هونەریەکەشی تۆزە باس ئەوە بکەین ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی چۆن خزمەتی بە هونەر کردووە بە تایبەت لە ناوچەی گەرمیان کە ڕێژەیەکی زۆر ئەدەبدۆستی تایە کەسانی هونەری تایە کەسی بەتوانای تایە کە ئێمە بەردەوام لە ڕێگەی پرۆگرامەکانمان و کار و چالاکیەکانیان ئەبینین و ئاگاداری. ڕاستە سواز بۆ تۆ بۆ لایەنە هونەرێکە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی بەگشتی لە گەرمیان دەستی گەیاندووە بە سەرجەم گروپە هونەریەکان و بە تایبەت کە ئەوەی کە مەبەستمە ئاماژەی پێ بکەم و بیخەمە بەرباز دیداری ئاشتی هونەری ساڵانەی ڕێکخراوە کە بەداخەوەم ساڵ هەموو ڕێکارەکانمان تاو کرد بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ڕێگەمان پێنەدرا جێبەجێ بکەین ئێمەش بە هەستکردن بە بەرپرسیارەتی نەمانویست ئەو بەرپرسیارەتێ بخینە ئەستۆی خۆمان و چۆن ئەڵەی تەزەخومێ قەرەباڵخێک لە هۆڵەکە دروست بکەین ئەو دیدارە کۆکردنەوەی سەرجەم هونەردۆستان سینەماکاران شانۆکاران شێوەکاران
مۆسیقارەکانە لە شوێنێکە لە ژێرناوی دیداری ئاشتی و هوەری کە فیلمی سینەمایی تیا عەرزەکرێ، شانۆیی تیا عەرزەکرێەوە و پێشەنگای شێوەکاری تیاکرێتەوە، پێشەنگای دەستڕەنگینی خانمانی تیاکرێتەوە و کۆی ئەم ئیشکارانە هەمووی لەسەر ئەستۆی ڕێکخراوی هاوکاریە لە ساڵی ڕابردووە ئەنجام درراوە. بەڵام ئەم ساڵک و ئاماژەم پێکرد لە بەر ڤایرۆسی کۆرۆنا ڕامانگر، بەڵام بۆ ساڵی داهاتوو بە دڵنیایە ئەگەر بارودۆخەکە باشتر بێتەوە ئەوە ئێمە ئەو دیدارە ساز ئەەکەین و پێشتیش ئاماژەم پێکرد لە ئێستاە با جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکانەوە سپۆنسەری گروپێکی شانۆیمان کردو بۆ بەرهەمهێنانێکی بەرهەمێکی شانۆیی و لە مانگی 12 نمایش ئەکرێ بە دەرلەوەش دەستی هاوکاریمان گەیاندوتە ئەو ناوەندانەی کە لە مەجای هونەرا ئیشەکەن بە تایبەت پەیمانگای هونەر جوانەکانی کفری چ لە دروستکردن و خزمەت گوزارە بیناسازیەکان، لە دروستکردنی باخچە و جوانکاری ناو پەیمانگا، لە چاکردنەوەی هۆڵەکان، دروستکردنی گەلەری، کردنەوەی پێشانگای ئەزمون بۆ پەیمانگای هونەرە جوانەکانی هەڵەبجە و پەیمانگای هونەرە جوانەکانی کفری، هاوکاریکردنی بەشەکانیان و دروستکردنی ناوەندی هونەری، ناوەندی ڕۆشنبیری و ئیشکردن لەسەر بواری گەشەپێدان. جگە لەوەش کۆمەڵێک دانان و دروستکردنی کۆمەڵێک پەیکەری مجەسەم لەوانە هێمای مۆسیقا، دروستکردنی پەیکەری ئاشتی، دروستکردنی یاخود هەڵواسین و دانانی پەیکەری پاسکی لە شاری کفری لە چوارڕێیانەکانەوە بەرنامەی زیاتریشمانەیە لە ماوەی داهاتوە خزمەتی زیاتر بکەین لە مەجال لە هونەرەکە بەگشتان خۆش بێ. پەرستخان بێ مۆلای بەڕێزت ئێوە ڕێکخراوەکەتان لە ڕووی هونەریەوە چۆن هاوکاری ئەمانتان کردو، ڕێکخراوەکەی ئەمانتان کردو و هەوڵتانیاوە چۆن بەشی هونەری بەرەو پێش بەرن؟ بێگومان کۆ ڕێکخراوی خانزاد بە تایبەت هەر ڕێکخراو ئەبێ بزانێ لەکوێ ئیشەکە، بۆچی ئیشەکە و چۆن خزمەتەکە و مادام ئێمە دوو ڕێکخراوین بە هاوکاری بە هەمانگی لەگەڵێکا کارەکەین بەدەر نییە لەوەیش کە ئێمە بەژاری ئەو چالاکیانە بکەین یاخود بە چ شێوازێ پاڵپشتیان بکەین. ئێمە هەوکو ڕێکخراوی خانزاد هەمیشەوامان کردووە کە لەگەڵ ئەو گەنجانە هەم بە تایبەت ژنان بێنە مەیدانەوە بۆی کە فێری ئیشی دەزڕەنگینی بن، فێری هونەرە بن کە تیانە هەیەکو هاوکارم باسی لێوە کردیشی دەستا شێوەکارە چوزانم لە ڕووی هونەریەوە لە هەر مەجالێکا بێ کە ئەوێ خزمەت بکە پاڵپشتیان بکەین لەبەرەوەی کە ئەو گروپانش کە ڕێکخراوی هاوکاری لەو ئیداری گەرمیان خزمەت ئەگەیەنێ و پێشکەشیەکە ئەتوانم بڵێم زۆر جیاوازیەک بەدی ناکە، ینی چەند کوڕ بەشداری ئەو چالاکیاناکە ئەمەندە ژن بەشداری ئەەکە، ینی زۆربەی کات من کچوومەتە چالاکیەوە ئەوەی ژنان بەشداریان کردووە کەمترین کوڕی لێبوو، ینی شوێنێک بەو لەو بارودۆخەیە و وەکو هاوکار ماسی دوورە دەست لە پارێزگا بەڕاستی ینی جێگەی دڵخۆشیە کە ژنانێکی وا هەیە کە سوودمەند ئەبن و دێنە مەیدانەکەەوە ئەیانێ خزمەت بکەن، ئەیانێ ئەو ئیشە و ئەو پلانی خۆیان ئەیانەوێ بەدەستی بهێنن. ڕێکخراوی خانزادیش هەمیشە هاوکاری ئەو بووە توانی وشێتی لەگەڵ ئەو گەنجانە وەکو پێشم وتی لە پێشترا کە ئەو شوێنان دامەزراوانی کە پرۆژی هاوبەشمانێک و سنتەر ڕاوشکاری و بەڕێوەبەرایەتی تونوتیژی و نووسنگەکانی تونوتیژی بەردەوام لەو چالاکیانە بەشداری بکەن بۆ ئەوانیش ئەو گەنجانە بناسن، ئەو گەنجانش ئەو دامەزراوانە بناسرێن بۆەوەی کەواتە هەڵتانیاوە کچانی گەنج خانمان بێن نەمەیدان و ئەوانیش هاوشەوەی پیاوان شان بەشانی ئەوان ڕۆڵیان هەبێت و ئەوە لە مەسلەی ژنان و بەرەنگاربوونەوەی تونوتیژی بەرامبەر بە ژنان ڕۆڵیان هەبێت و بتوانن خۆیان دیفاع لە خۆیان بکەن. بێگومان ناڵم یەکێکی لەو ڕێکخراوانی کە لەگەڵ ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی ئەوەندە پێمان خۆشە باڵانسە جێندەرێکە ڕابگرین و ژنان زیاتر بێنە مەیدانەوانێ زۆر ئیش لەسەر ئەو خاڵە ئەەکەین و خۆشبەختانە لە چالاکیەکانە دیارن کە ژنانێکی زۆر دێنە مەیدانەوە و ئیشەکان. با بەشێکی پرۆگرامەکەشمان هەر سەرخام بکەین بۆی بە ئەو باسی جەندەر و باسی ئەم 25 نۆڤەمبەر و ئەو 16 ڕۆژەی کە باسم کرد سەرخان کراوە بۆ بەرەنگاربوونەوەی تونوتیژی ژنان. چیتان کردو؟ پێم خۆشە هەردووکتان بە هاوبەشی قسە بکەن. چیتان بۆ ئەم بوارە کردو و چۆن خۆتان بۆ ئامادە کردووە؟ من ئەگەر هاوکارم ڕێگەمدا بۆ 25 نۆڤەمبەر بۆ خۆی سەقفێکی زەمەنیە کە 16 ڕۆژە، بەڵام پێوترێ 25 نۆڤەمبەر ئێمە بۆ 29 مانگ پێشنگایەکی دەستڕەنگیمانێن لەسەر ئاستی
گەرمیان کە گروپێکی خانمانی شاری کفری و گروپێکی دەسڕەنگینی خانمان لە ڕزگاری و لە کەلار و باوەنور و خانەقینیش کە پێکدەن لە 100 ئافرەتی دەسڕەنگین بۆ ماوەی مانگێکە لە خولێکی دەسڕەنگینیان و ئەو شتانەی کە دروستیان کردووە ئێمە لە پێشنگایەکە نمایشەکەین ڕۆژی 29 مانگ لە شاری کەلار و ئەم شتانەی کە ئەوانیش دروستیان کردووە نزبەیەکی سعرێکی کەمی مادیان بۆ لە سەردانین و داهاتەکەشی هەر بۆ خانمانەیە کە لە خولەکانە بەشدار بوون و بۆ هەر هەمان پرۆسا لە 1 مانگ و 2 مانگ لە شاری کفری کۆڕبەندێکمان هەیە لەژێر ناونیشانی کۆڕبەندی هەمووان پێکەوە بەرەو کۆمەڵگەیەکی ناتوندوتیش کە 2 ڕۆژە و ڕۆژی یەکەم لە کاژمێر 1.5 میلیۆن ڕۆ دەست پێکات تا 4.5 میلیۆن ڕۆ کە کۆمەڵێک چالاکی مەیدانی لە خۆگرێ لەوانە نمایشکردنی هەمان پێشنگا لە شاری کفریش و کردنەوەی پێشنگایەکی شێوەکاری بە 35 تابلۆ کە سەرجەمی ئەو تابلۆیانە دەلالەتن لە بنەبڕکردنی تونوتیژی یاخودە و ئەمرازانەی یاخودە و حاڵتانەی کە تونوتیژی ئەنجامەدرێ بەرامبەر بە خانمان و سێ گروپی گەنجان کە بە ڕێژەی جیاواز لە کچان و کوڕان لەوێ ئۆپن دایلۆکی خۆیان ئەکەن لەسەر سێتەوەری جیاواز کە هەریەک بە شێوازێک کۆکارن بۆ دروستبوونی تونوتیژی و لە ڕۆژی دووەمی کۆڕبەندەکەشە 6 پانێڵمان هەیە کە خەڵکی ئەکادیمی و هەڵگری بڕوانامەی تا ئاستی پرۆفیسۆریای دەدەر و دکتۆرا 6 پانێڵ پێشکەش ئەکرێ و گفتوگۆی کراوەی تیا ئەکرێ لەسەر کۆی مەجالە جێندەرەکان بە نمونە دیاردە جێندەرەکان و ڕاگەیاندن ڕۆڵی سۆشیال میدیا لە دروستبوونی تونوتیژی نەبوونی ئابووری سربەخۆک و هۆکارێک بۆ دروستبوونی تونوتیژی جاکاری ڕەگەزی و یاسا و بەردەوامیش ئەبین هەوڵەدەین چالاکیەکانمان فراوانتر بکەین بۆ ڕوبەڕوونەوەی تونوتیژی دژی ژنان بە تایبەتیش بە هاوکاری ڕێکخراوی خانزاد. کەواتە پێمان بڵێن ڕێکخراوی خانزاد چی ئەکەن چۆن هاوکاریانە بن و پلانتان چییە؟ بەڵێ بێگومانێمە هەموو ساڵێک ئەگەر ڕێگەم پێ بدەیت من دەمەوێت لەسەر ئەم 16 ڕۆژی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی تونوتیژیە گوردەکارەکانمان پێ بڵێیت و پێ بڵێ پلانتان چییە؟ پلانی ئێمە ڕێکخراوی خانزاد یەکێکە لەو ڕێکخراوانەی هەمیشە ساڵانە چاوەڕێی 16 ڕۆژ ناکاکە خزمەت بکە یاخود ئیشیە بکە و چالاکیەک بکات هەرچەندە هەموو ساڵێک لەو 16 ڕۆژە چالاک و پلانی خۆمانمان هەبوو بەڵام ئەتوانم بڵین پێش لە ساڵەکەیە هەمیشە ئێمە چالاکیمان هەبووە خزمەتمان کردووە بە تایبەت بە پرسەکانی ژنان لەبەرەوەی کە ئەگەر ڕێکخراو بە تایبەت هەر لە ڕێکخراوێکە تایبەتە بە پرسێک کارەکە بۆ 16 ڕۆژ هەڵی بگرێ بێگومان ئەو ڕێکخراوە دڵنیا بە سەرکەوتوو نابێت ڕێکخراوی خانزادیش هەمیشە لەو 16 ڕۆژەیە با بڵێن بەردەوام چالاکی هەبووە کە لەو چالاکیانە با بڵێن ئەگەر بۆ ئەم ساڵ جیاوازترە ئەگەر باس لە لێوەکەم لەبەرەوەی کە بەوەی ڤایرۆسی کۆرۆناوە ئەتوانم بڵێم سیمینارەکان و یاخود کۆڕبەندەکانمان بە شێوەی ئۆنلاین پێشکەشەکەین و دوجار ئەو خزمەت گوزاریانەی کە بۆ دامەزراوەکان کردومانە بە هەمان شێوە بەردەوامین و ئەچینە ناو ئەو دامەزراوەوە با بڵێن سەبۆ نمونە ماڵی داڵدەدانی ژنانی هەڕەشە لێکراوە بە شێوەی ئیشی دەست بۆ شێوازە خزمەت بۆ کەیسانە ئەکەین کە لەو شوێنەیان و بەردەوام لەگە سنتەری ڕاوێژکاری خێزانی ئێمە سیمینارمان هەبووە بە تایبەت لە 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی تونوتیژی و لە ساڵانی ڕابردووە ئێمە بە خۆشبەختانە 2 کۆنفرانسی نێودەوڵەتیمان کردو یەکێکیان لە دهۆک و یەکێکیان لە پارێزگای سلێمانی کە یەکێک بۆ لەو با بڵێن کۆنفرانسانێک کە زۆرتری خەڵکتیایە بەشدار بۆ بە تایبەتەوەی لە پارێزگای سلێمانی کرا لە ناو بە هاوبەشی لەگەڵ زانکۆی ئەڵمانیا لە شاری بەرلینەوە لەگەڵ زانکۆی سلێمانی کردمان زۆرترین خەڵک بەشداری کرد زۆرترین خوێندکار بەشداری کرد لەسەر ئاستێکی زۆر ئەکادیمی کارەکان بەڕێوە چوو و بەداخەوە کە ئێمە هەمیشە باس لە 16 ڕۆژەی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی ئەەکەین و کە ئەمە دۆخێکە تێکەوتین ئەوەتان نزیکە بینەوە لە 16 ڕۆژە دەبین گوێبیستی بەداخەوە ئێمە ئەبێ وا بکەین هەم حکومەت و هەمدام ئەو دامەزراوانەی کە بۆ ئیش بۆ پرسە ئەکەن و هەم ڕێکخراوەکانیش دوجار بە شێوازێکی باشتر کارەکانیان پێشکەشکم لەبەرەوەی کە بەداخەوە وان نزیکە بینەوە لە 16 ڕۆژی بەرەنگاربوونەوە دەبینین ڕۆژ بە ڕۆژ ژن کوشتنەیەک ینی گوێت لە چیرۆکی وا ئەبێ
باوەڕ بکە نازانی بە چ شێوازێک دەست پێ بکەیتەوە جارێکی تر بە پرسەکانی ژنان عنی وات لە یەکەنەوە ناگەڕێتەوە بۆ ساڵەکانی نەوە عنیەوە ئێمە چارە کەستە دەیە کە ڕێکخراوەکانی ژنان کارەکەن و خۆشببختانە لە ژێر ڕۆشنایی حکوومەت یاریمی کوردستان بەڕێبەتی تون و تیژی هەیە عنی من تێناگەم ئەم جۆرە کەیسانە بۆ ڕوو ئەدەن و بۆ حکوومەت بۆ لایانی پەیوەندیدار زۆر کەم تەرخەمن بەرامبەر بە پرسەکانی ژنان عنی ئەبێ ئێمە زیاتر تۆغ بینەوە لەوەی کە بزانین بە چی شێوازێکم جارە خزمەت بە دۆزی ژن بکەین بۆی کە هیچ نەبێک ناڵم بنەبڕ بکرێت بەڵام کەم بکرێتەوانێ بەداخەوە دەبینین ڕۆژانە زۆر گوێمان لە چیرۆکی ناخۆشە بێ ڕۆژانە تون و تیژیەکان بەرامبەر بە ژنان زیاتر ئەبێت ئەگەر بابەتەکە چڕ نەکەینەوە لەسەرەوەی کە بەس ژنانە بارودۆخەکە بەخۆی گشتی ناهەموارە لە هەرێمی کوردستان بەهۆی بارودۆخی دارایی و قەیرانی دارایی و بەتایبەتر ڤایرۆسی کۆرۆناکە لە سەرەتایە زۆر کەرەنتینەی بە دوای خۆیان هێنا و لەو بابەتانە کەیسەکانی هەم با بڵێن گەنجانیش دەبینین زۆرینەی بەهۆی باری دارایی وە خۆیانە کوژن یاخود ڕوبەڕووی کێشە ئەبنەوە کێشە کۆمەڵایەتەکانیش زۆر زیادی کردووە بەداخەوە بۆیە پێویستە جارێکی تر بزانێت بە چ شێوازێک خزمەت دەکرێنە کار چاومان لە هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگام ئەمە هیوای سەرکەوتنتان بۆ خوازیین بۆ هیواین کە چۆن پلانتان داناوە چۆن ئەتانەوێت کار و چالاکیەکانتان بڕوات بەڕێوە باشتر بەڕێوە بچێت دەستخۆشیتان لێکەین لەبەرەوەی کایترەوە گەشتینە کۆتای پرۆگرامەکە پێم خۆشە پلانی داهاتی خۆتانمان پێ بڵێن وەکو ڕێکخراوەکە کار و چالاکیتان یاخود هەر شتێکەکە من باسم نەکرد و بتانێت باسیکەن فەرموون. سپاس بۆەوە ئێمە وەکو ڕێکخراوی هاوکاری وەکو ئاماژەم پێکرد بەردەوام ببین لە گیانی دەستی هاوکاری بۆ سەرجەم هونەردۆستان مۆسیقارەکان شانۆکاران و سەرجەم ئەو ناوەندە هونەریانی کە دووبارە ئەیانەوە لە ڕێگەی هونەرەوە ژیان بە شێوەیەکی جوانتر بنیاد بنێن و هەرچەنە دۆخەکە ڕەنگە ڕێگەمان نەدا تا سەقفێکی زەمەنی دیاری نەکراوە بەڵام لە هەر کاتێکا باردۆخەکە ئاسایی بێتەوە یەکەم هەنگاوی گەورەی ئێمە ئەنجامدانی دیداری هونەری و ئاشتیە لەسەر ئاستی عێراق. سپاس بۆ ئێوە سپاس بۆ دەرفەتە دووبارە بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئێوە بێگومان ڕێکخراوی خانزاد ڕاستە پاڵپشتێکی باشی و دامەزراوە حکومیانێکیش بۆ پرسەکانی ژنانەکە بەڵام هیوادارین ئەو دامەزراوانش زیاتر خزمەت بکەن بە شێوازێک کە بتوانن ئەم کەیسانە کەم بکرێتەوە یاخود زیاتر خزمەت بۆ بکەن کە بزانن لە چ شوێنێک کێشە و گیرگرفتەکانی ژنان هەیە زیاتر خزمەت بۆ بگەێنن کەمی بکەنەوانێ. باش ئینشاءالله هیوادارین دووبارە دەستان خۆش بێ بۆ هیواین کار و چالاکیەکانتان هەر لەسەر شاشەی گەلی کوردستان ببینینەوە بەخێر مەسەر چاوان ئەرکتان کێشە بەتایبەت بەڕێزت کە لە گەرمیانەوە هاتیت و ماندوو نەبی پەرێزخان تۆش بەخێر بەسەر چاوان زۆر سپاس و سپاس بۆ ئێوەش کە هەتاکو ئێستا لەگەڵمان بوون هەتاکوی ئەوارێکی دیکە ئاسوودە بن.